گەشتە سەرنجڕاکێشەکەی ڕادیۆ ئەو ئامێرەی کە لە هەموو شوێنێک هەیە و مۆسیقا و هەواڵ و دەنگ دێنێتە نێو ماڵەکانمانەوە. مێژوویەکی دەوڵەمەند و سەرنجڕاکێشی هەیە. گەشتەکەی بە سادەی دەستی پێکرد و پەرەی سنگ بۆ ئەو تەکنۆلۆژیا ئاڵۆزەی ئەمڕۆ لە بەرچاومانە. با پێکەوە بڕوانین لە چۆنێتی دروستبوون و پێشکەوتنی ڕادیۆ. تاقیکردنەوە سەرەتاییەکان ساڵانی 1830 بۆ 1890. تۆوی ڕادیۆ چێنرا لە ساڵانی 1830 بە دۆزینەوەی ئیندەکشنی کارەموگناتیسی لەلایەن فارەندایەوە. دواتر جەیمس کلارک ماکسوێل تیۆری هەبوونی شەپۆلە کارەموگناتیسەکانی خستە بەردەست، ئەمەش ڕێگەی خۆشکرد بۆ دروستبوونی پەیوەندی بێتەر. لە ساڵی 1886 هایریچ هەرتز تۆریەکەی ماکسوێلی سەلمان کە بە سەرکەوانی شەپۆلی ڕادیۆیی بنێرێت و وەربگرێت لە تاقیگەدا. دواتر لەبەر ڕێزی ئەم زانایە ئەو شەپۆلانە ناوڕان شەپۆلە هێرتزیەکان. بە لەبەرچاوکردنی کارەکانی هەرتز، گولیلمۆ ماکرۆنی توانی یەکەم سیستەمی پەیوەندی ڕادیۆیی پراکتیکی لە ناوەڕاستی ساڵانی 1970دا گەشت پێ بدات. ئەو ئامێری گواستنەوەی بۆشایی سپارکی بەکارهێنا بۆ ناردنی سیگناڵەکانی کۆدی مۆرس بۆ مەودای درێژتر، کە لە ساڵی 1901دا گەیشتە لووتکە بە یەکەم گواستنەوەی بە درێژایی زەرەی ئەتڵەسی. لە کۆدی مۆرسەوە بۆ قسەکردن ساڵانی 1900 بۆ 1920. بەکارهێنانی سەرەتایی ڕادیۆ بۆ پەیوەندی دەریایی بوو کە شتێکان ئەم تەکنۆلۆژیان بۆ سەلامەتی و پەیوەندی کاتی ناڕەحەتی بەکاردەهێنن. خاوەن خولیا و ئەزمونکاران ڕۆڵێکی چارەنووسازیان لە گەشتە سەندنی ڕادیۆدا هەبوو. کەسانی وەک ریژنالد فەسەندینس تاقیکردنەوەیکی نوێی لە گواستنەوەی دەنگ و مۆسیقادا ئەنجام. ساڵانی 20ەکان سەرەتای پەخشی ڕادیۆیی بازرگانی بەخۆیەوە بینی. وێزەکانی وەک KDKA لە پیتسبورگ و WBZ لە بۆستن دەستیان کرد بە پێشکەشکردنی هەواڵ و مۆسیقا و بەرنامەی کات بەسەربردنی ئاسایی. گەشتی ڕادیۆ لەو سادەیەوە بوو پەخشی ڕاستەوخۆ بەڵگەیە لەسەر داهێنەری مرۆڤ و هێزی پەیوەندیکردن. ئەم میدیا گشتگیرە بەردەوامە لە پەرەسەندن، خۆی لەگەڵ تەکنۆلۆژیان نوێیەکان دەگونجێنێت و دڵ و مێشکی بینەران دەگرێت نەوە دوایینەوە. بۆیە جاری داهاتوو کە گوێت لە وێزگە دڵخوازەکەت گرت، ئەو گەشتە سەرنجڕاکێشت لەبیر بێت کە بووەتە هۆی گەیاندنی ئەو دەنگە بە تۆ.